ئامادە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی بەشی میوزیک خوێندکاری قۆناغی پێنجەم ئەمڕۆ لە کۆنسەرتا هەموو پارچەکانم پێشکەش کرد. سڵاو بەخێر بێن بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەین. ئێمە ئەمڕۆ توانیمان لە شاری سلێمانی لە پارێزگای سلێمانی و بینە خزمەتی قەزای ڕەواندز بۆ ئەنجامدانی کۆنسێرتێکی ناوازە. بەرنامەی ئێمە وەیە کە خزمەتی لایەنی ئینسانی لایەنی مرۆڤایەتی بکەین بە تایبەتی لەم جۆرە حاڵەتانە. حاڵەتی ئۆتیزم حاڵەتێکی دەرونی دەماریە زیاتر بە گرفتەکانی دەماری مێشکیەوە بە ناوبانگە. ئەم حاڵەتە لە سەرانسەری گیانابوونی هەیە و ڕێژەکەی ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە و هۆکار و سەبەبی خۆی هەیە، بەڵام تا ئێستا سەبەبێکی واقعی لە 100% دەستنیشان نەگراوە بڵێ سەبەبەکەیەوە. ئێمە وەکو سنتەری ڕاند پرۆژەیەکمان هەیە کە هەموو ساڵێک لە شوێنێک لە پارێزگایەک لە قەزایەک کۆنسێرتکە. لە خۆشبەختانە توانیمانە کۆنسێرتەکانمان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە ئەنجام بگەێنین. خۆشببختی بۆ شارە جوانەکە ڕەواندز توانیمان یەکەمین قەزا شوێنمان بێ بۆ ئەنجامدانی کۆنسێرتی ساڵی نوێی کارکردنمان لە قەزای ڕەواندز. کاکە ڕاند وەکو پێم وتن حاڵەتێکی دەرونی دەماری هەیە و ئێمە زیاتر لە 10 ساڵ زیاترە بێ و پێشتریش چەندین مامۆسای لێ هاتوو پرۆفیشناڵ ئیشان لەگەڵ ئەم بەڕێزا کردووە. کاکە ڕاند ڕۆژانە یەتە سەردەرەکەی ئێمەوە لە ڕۆژی شەمانەوە بۆ ڕۆژانی پێنجشەممە هەموو ڕۆژێک کۆمەڵێ بەهرە و لێ هاتووی باشی هەیە. کاکە ڕاند تەنها خۆی لە بواری میوزیکا نابینێتەوە کە ئەمڕۆ ئێوەی بەڕێزەوە بینیتان، بەڵکو لە بواری ئەوەی کە یاریزانێکی باشی مەلەوانیە و دەتوانین برن یاریزانی پارە ئۆلۆمپیا عێراق و توانێتی خەڵاتی یەکەم بەدەست بێنێ وەکو لاوێکی کورد لە سەرانسەری هەموو پارێزگاکانی عێراقا. و لەگەڵەوەشدا کاکە ڕاند توانێکی باشی هەیە لەسەر یاری سەر سەهۆڵ ئەسب سواری و لەگەڵەوەشدا خۆشبەختانە دەستمانیا بە پرۆژەیەکە بە قورئان خوێندنی قورئانی پیرۆز، جوان خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی قورئانیش لەوێشا بەهرەی هەیە و لەگەڵەوەشا یاری شەترەنج و تێنسی سەرزەوی و یاری تۆپی پێ و پاسکی سواری. بەهرەکانی ڕاند ماشەڵڵا زۆرە. سپاس بۆ خێزانەکەی کە خێزانەکەی هاوکارێکی تەواو هیوادارم هەموو خێزانانی ئەوانەیە کە حاڵەتێکی لەم جۆرەیان هەیە ئاوڕێکی باشتر جددیتر ڕاهێنانی باشترن. سپاس بۆ خێزانەکەی کە ئەڵێم ئەوان نەبوونایە ڕەن نەئەگەیشتە ماسە. پێشەچی زۆر بە خێراتنی سنتەری ڕەن دەکەین و زۆر بە خێراتنی بەڕێز کاکە ڕەن دەکەین. زۆر سپاس بۆ پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی بەشی میوزیک. ئێمە لێوەتی ئەگەین ئەوان چەند ماندوو بووینە تاوەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لە حاڵەتێکی ئۆتیزمی وەها بتوانن گۆڕانکاری دەتوانای کەسێکدا بکەن لە کەسێک کۆمەڵگەیمە بە لەوانێ زۆر جارە بەداخەو بە نێگەتیڤ سەیری ئەو حاڵەتانە بکرێت، بەڵام ئەوان توانیویتیان بۆ بەرهێنان دڵ تاقیدا بکەن و بیکەن بە کەسێکی پۆزتیڤ، بە کەسێکی بەرهەمدار بۆ کۆمەڵگە. ئێمە بە پێویستی زانم بەڕاستی لێرەوە زۆر سوپاسی ئەو خانەوادە بەڕێزە بکەم کە ئەوان زۆر پشت و درێژ بووینە لەگەڵ ئەو منداڵە و لەگەڵ ئەو گەنجە تاوەکو گیانیتە قۆناغی ئەو قۆناغەیە. ئەو یەکێکە لە قوتابیەکانی قۆناغی پێنجەمی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی لە بەشی میوزیک و بەڕاستی بۆ من یەک لە کۆنسێرتە سەرنجڕاکێشەکان بوو و هیوادارم بتوانین لە ئایندەدا ئیشێکی شایستەتر بکەین بۆ کاکە ڕاند لەسەر ئاستی یاری سەربەخۆی سۆڵی کۆنسێرتێکی بەڕێوەبێخین.